عراق وەک دەزانرێت لە هەفتی دوازدەی 2016دا بە بەشداری 168 پەرلەمانتار کە تێیدا بەشێکی بەرچاو لە پەرلەمانتارانی کورد بە تایبەت لە هەر چوار فراکسیۆنەکەی کوردستان، فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان، کۆمەڵی ئیسلامی کوردستان، بزوتنەوەی گۆڕان، یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداریان لەم دانیشتنە کردووە بە زۆرینەی دەنگ پرۆژەی بودجەی گشتی عراق پەسەند کرا کە لە نێو ئەو پرۆژەیەدا مافی کورد لە ١٧٠ هەرێمی کوردستان دابین کرابوو و هەروەها بەشی پێشمەرگەش لە ڕووی موچە خەرجیەکانی بۆ هەرێمی کوردستان دابین کرابوو. بەڵام ئەمڕۆ هەر چوار فراکسیۆنی کوردستانی لە دادگای فیدرالی عراق تانەیان تۆمار کردو و دادگای فیدرالی عراقیش تانەکەی قبول کردن. بۆ قسەکردن سەبارەت بەم مژارە لە بەغداوە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان لەگەڵدایە. دکتۆر موسەنا بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. ئەو کاتەی کە پرۆژەی بودجەی گشتی عراق پەسەند کرا، زۆربەی فراکسیۆنەکان پەسەندکردنی ئەم پرۆژیان بەدەستکەوتێکی گەورە بۆ خەڵکی کوردستانیش دەزانی نەوەکە دەستکەوتێک بی بۆ حزبەکان پێیان وا بوو کە ئەمە قوتی خەڵکی کوردستان دەگەڕێنێتەوە وە کێشەی بێموچەی هەرێمی کوردستان چارەسەر دەکات. بەڵام ئەمڕۆ وەکو بینیمان هەر چوار فراکسیۆنەکە لە دادگای فیدرالی تانە تۆمار دەکەن. بۆچی پەناتان بردە بەر دادگای فیدرالی؟ سەرەتا زۆر سوپاس لاوڕێزم بۆ بەڕێزت بۆ بینەران. لە ڕاستیە ئەم هەوڵە هەر تەواوکردنی ئەو هەوڵی بەدەستهێنانی بوجە و قوتی خەڵکی کوردستانە و لە کاتێکا کە هەردوو حکوومەت لە هەرێم و لە بەغدا نکولیان کرد لە جێبەجێکردنی یاسای بوجە ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان، ئێمە ناچار بوون کە داوایەکی وا لە مەحکەمەی ئیتیحادی تۆمار بکەین لەسەر تانەدان لە هەندێک لە ئەو بڕگانەی کە هەردوو حکوومەت لە پشتیەوە خۆ ئەشارنەوە بۆ ئەوەی کە التیزاماتیان بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ نەکەن. ئەویش ئەو بڕگەیە کە تایبەتە بە بەستنەوەی بەشی بوجەی هەرێمی کوردستان بە دەستخستنی نەوتی هەرێم 550,000 بەرمیل نەوتی هەرێمی ڕۆژانە و ئێمە پێمان وایە بەستنەوەی بوجەی هەرێمی کوردستان نادەستوری و نایاساییە کە ببەسرێتەوە بە ئەم جۆرە مەرجەوە باعتیباری ئەوەی کە دەوڵەتی عێراق یەک دەوڵەتە و سیاساتی بەپێی دەستور سیاساتی مالی سیاساتێکی حەسری حکوومەتی ئیتیحادیە پەیوەندی بە سلوک و هەڵوێستی هەرێم و پارێزگاکانەوە نییە و بە پێی مادەپڕگانی دەستور کە نابێ هیچ هاوڵاتێکی عێراقی بێبەش بێ لە مەف و حقوقە سەرەتاییەکان و نابێ هیچ یاسایەکدان ڕێ کە دەستکاری جەوهری ئەو حقوق و ئیمتیازات و مافانە بکە کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە و جیاکاری لەگەڵ هەر هەرێمێک یا هەر پارێزگایەک مەسلەیەکی نادەستوریە. لەبەرەوە ئێمە پێمان وایە لە ڕێگەی مەحکەمەی ئیتیحادی و تەنها ڕێگایە کە ئێستا بتوانین ئێمە ئەو بڕگەی کاتی خۆی یعنی سەپێنراوە لە یاسای بوجاوە ئێمە چاوەڕوانمانە کرد لەگەڵ سەپاندنیشی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی التیزامی پێوە بکەن و نەیکەنە بیان و بۆ خۆتزیینەوە لە جێبەجێکردنیان التیزاماتیان سەبارەت بە بوجە. ئەمڕۆ کە دوایەوە یاساکە تێپەڕیوە و هەردوو حکوومەتی جێبەجێ ناکەن تەنها ڕێگایەک بۆ ئەوەی کە ئەو بڕگەیە لە یاسایەکە هەڵوەشێنرێتەوە و لە ئەنجامە بیانوێکی یاسایی نەمێنێ بۆ هیچ لە کاملە و دوو حکوومەتە و بە تایبەتی حکوومەتی ئیتیحادی کە بەشە بوجەی هەرێمی کوردستان بنێرێ ئەوەیە کە مەحکەمەی ئیتیحادی ئەبێ بڵێ ئەو بڕگەیە نادەستوریە و کەوتیشی نادەستوریە ئیتر وەکو ئەوایە کە ئەو بڕگەی لە ناو یاساکەدا هەر نەبێ. دواتر ئێمە توانین فشارێکی تر بخەینە سەر حکوومەتی ئیتیحادی بۆ ئەوەی کە کێشەکانی خۆی لەگەڵ حکوومەتی هەرێم بە هەر ڕێگایەک حەلەکە حەلیکا، بەڵام دوور لە دەستبردن بۆ نانبڕینی خەڵک و دوور لە دەستبردن بۆ بێنانکردن و لە دروستکردنی قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان. باش دکتۆر موسەنا با ئێمە واقعی بین.
گەورەترین گرفت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا وەک دەزاندرێ مەسەلەکە پەیوەندیدار نییە بە بوونی یاسا یاخود نەبوونی یاسا. دیارە دەستورێک هەیە لە عێراق و بە زۆرینەی خەڵکی عێراق ئەو دەستورە پەسەند کراوە. ئەوەی کێشەیە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان ئەوەیە کە هیچ لایەنێک بە تایبەت ئێمە وەکو کورد دەڵێین بەغدا پابەندی دەستوری عێراق نییە و مافەکانی کورد پێشێڵ دەکا. ئێوە دەتانەوێت لە ڕێگای دادگای فیدرالیەوە یاخود چەندە دەتوانن لە ڕێگای دادگای فیدرالی عێراقەوە ینی یاسایەک بسەپێنن کە لە ئەساسدا بەغدا خۆی لە جێبەجێکردنی یاساکان دەدەزێتەوە. قسەکە ئەوەیە کە ئێستا بەغدا خۆی دەزێتەوە لە جێبەجێکردنی ئەو یاسایە پشتی بەستووە بە خودی بڕگەیەک لە یاساکە خۆی کە لە یاساکە هاتووەڵێ ئەگەر بێت و هەرێمی کوردستان ڕۆژانە 550,000 بەرمیل نەدا بە حکوومەتی اتحادی، وەزارەتی داراییش بە پێی کەمیزۆری و نەبوونی ئەو نەوتە ئەتوانێت بوجە و بەشە بوجەی حکوومەتی هەرێم ببڕێ. ئەمەیە کێشەکە لێرە کە ئێمە ئەمانەوە چارەسەریکەین. واتە یاساکە خۆی ئێستا ڕێگەی داوە بەم دوو حکوومەتە کە خۆ بدزنەوە لەم ئیلتیزامە بەرامبەر بە خەڵکی هەرێم. ئەمەش پێمان وایە چارەسەرکردنی ئەم کێشە یاساییە و نەهێشتنی شەرعیەتی ئەم جۆرە تەسەڕوفانی کە حکوومەتی اتحادی ئێستا ئەیکا ئەبێک غیتای قانونیەکەی نەمێنێ کە بوو بە ناقانونی، ئەو کاتە بە ناقانونی و بە زۆرە ملیە و بە زوڵم و بەم جۆرە ڕێگانە شەرعی و نەدەستوری و ناقانونیانە حکوومەتی اتحادی چیەکە با بیکە، بەڵام با پشتیوانی یاسایی نەمێنێ بۆ ئەوەی کە دواتر ئەگەر قەرار بە ئیستیجوابی ئەم سەرۆگۆ زیرانە بکرێ یعنی خەرقە قانونیەکە ڕوون و وازح بێ و فشاری سیاسی بخرێتە سەر، ئەو نەتوانێت لە هیچ حاڵەکە مەسلەی یاسا بکاتە بیان و بۆ پەردەپۆشکردنی ئەو مەحرومکردنەی کە فەرزی کردووە لەسەر هەرێمی کوردستان. ئەو کاتە گەر هەرێمی کوردستانیش نایاسایی کردووە و حکوومەتی اتحادیە بێ ڕێگای خۆی بدۆزێتەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، بەس بڕینی موچەی وابوجەی هاوڵاتیانی هەرێم کارێکی نادەستوریە و ئێمە ئەمانەوێ ئەم بڕگەیە ئێستا لەم داوایە بسەپێنین. وەکوتم لە دوای تەشریعیشی ئەم یاسایە لە ئەنجومەنی نوێنەران تەنها ڕێگایە بۆ هەڵوەشانەوەی ئێستا بریتە لە تانەدان لەم یاسایە لە ڕێگەی مەحکەمەی اتحادیەوە کە بڵێ ئەمە نادەستوریە. زۆر باشە. پێشتر پارتی دیموکراتی کوردستان بۆ چوونی وابوو کە هەوڵەکانی هەر چوار فراکسیۆنەکە لە چوارچەوەی مزایدەی سیاسی بترازێ هیچی دیکە نییە، چونکە لە ئەساسدا بەغدا لە پێشوودا هیچی جێبەجێ نەکردو و ئێستاش هیچی جێبەجێ ناکە و پرۆژەی بودجەی عێراق بە هیچ شێوەیەک لە قازانجی هەرێمی کوردستان نەبووە. ئێستا ئەو قەنەعاتە بۆ ئێوەش دروست بووە لەوەی کە بۆچوونەکەی پارتی ڕاست بووە لە کاتێکدا ینی بەغدا ئامادە نییە ئەگەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش پابەندی نردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش نەبێ ئامادە نییە موچەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بدا هاوشێوەی حەشدی شعبی. خۆ لە ڕاستیە ئەمە سەلماندنی بۆچوونەکەی برایانی پارتی نییە، بەڵکو برایانی پارتی و حکوومەتی هەرێم خۆیان خوڵقێنەری ئەم کێشەیەن و بەشێکن لە کێشەکە، چونکە هەر بە ئەوەی کە هەردوو حکوومەتی هەولێر و بەغدا ڕێکەوتون لەسەرەوەی بەبێ ئەوەی ڕای بگەێنن ڕێکەوتون لەسەرەوەی هەردووشیان یاسای بوجە ئیفلیج بکەن و جێبەجێی نەکەن، نە ئەو نەوتی خۆی تەسلیم بە حکوومەتی اتحادیەکە نە حکوومەتی اتحادیش لە ڕێگەی ئەم یاسایەوە هیچ بە هەرێمەدا. و کاتی خۆی من ڕوونەم قسانەیەم کردووە کاتی خۆشی لە ڕاگەیانەکان ئەگەر بەڕێستان بێبیرتان بێ من باسی ئەوەمە کرد کە ئەم بوجەیە هیچی لە سەوز نابێ بۆ خەڵکی هەرێم لەبەر خاتری ئەوەی کە هەرێم نایەوێت جێبەجێکە حکوومەتی اتحادیش ئێوێ خۆی بدزێتەوە لە مەسئولیەتی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان و جێبەجێ نەکردنی هەرێمە کاتە بیان و ئێمە ئێستا تەنهاوەمان ئەوێ کە جێبەجێ نەکردن و کردنی حکوومەتی هەرێم نەبێتە بیان و بۆ حکوومەتی اتحادی کە خۆی بدزێتەوە لە میلتیزاماتە. بێگومان کێشەکەش تەنها لە هەولێر نییە، بەشێکی ئەساسیشی لە بەغدایە و ئیرادەیەک لە بەغدا هەیە بۆ نینۆکردنی هەرێمی کوردستان، ئیرادەیەک لە بەغاوە هەیە بۆ بڕینی زۆرێک لەو دارایانی کە شایستەدارایانی کە هەرێمی کوردستان هەیەی نەک لە چوارچێوەی لە سەدا حەفدا
کە بەسراوەتەوە لە یاساکە بەسراوەتەوە بە پرسی تەسلیمکردنی داهاتینەوتەوە بەڵکو ئەو بەشانەی تریشی کە لە ئەسڵا پەیوەندیان پێوە نییە وەکو بەشی فەلاحەکانی کوردستان کە مەحەقێکی شخصیە فەلاحێک پارەی داوە بە حکوومەتی اتحادی پێویستە پارەکەی باتێ گەنمیاوە تێبێ پارەی باتێ بەڵام حکوومەتی اتحادی لەمەش نکولیەکەوە لە 2014 و 15 و 16 شەوە تا ئێستا بەعزێکی زۆر لەو استحقاقاتانە هەرماوە مەسەلەی دەرمانی خەستەخانەکان پەیوەندی بە تەسلیمکردنی نەوت و لە ساحەفەوە نییە کە ئێستا نکولی لەوەش ئەکاوە لەوانەیە سبەینێ ئەگەر حکوومەتی هەرێم لەسەرم سیاسەتە بەردەوام بێ ئەوەی جۆرە تەفاهماتێک نەکا لەگەڵ بەغدا ئەوە سبەینێ دڵنیابە بایعەکەش کەم ئەبڕێ و بەشی پێشمەرگەشی بەشێکی باشی بڕیوە ئەویش ئەبڕێ لەبەرەوە ئێمە ناتوانین یعنی توانایی ئەم دەسەڵاتانەی حکوومەتی اتحادی بە نادیدە بگرین و ئەم هەوڵەی پەرلەمانتارانی حقیقەتەن بۆ ئەوەیە کە بەشێک لەو کێشەی ڕزگارکەن وعلى الأقل بەشێک لە حجە قانونیەکانی حکوومەتی اتحادی پوچەڵکەنەوە بۆی پشت نەبەستێ بە یاسا پشت ببەستێ بە ملهوڕی بە ئیستیبداد بە دیکتاتۆریەت و تاکڕەوی بە هەڵوێستی نانیشتیمانی بەرامبەر بە هەرێمی کوردستان پشت نەبەستێ بە یاسا ئەم هەوڵە بۆ ئەوەیەوە لە ڕاستیە هەردوو حکوومەتیش بەرپرسیارن لەم قەیرانە و بە ئەندازەی حکوومەتی اتحادی حکوومەتی هەولێریش بەرپرسیارە و ڕێنەکەوتنی حکوومەتی هەولێر لەگەڵ حکوومەتی بەغا ئەمە نەتیجەکەیەتی کە ئێمە ئێستا ئەیبینین نەک هەوڵی 4 فراکسیۆنەکە مزایدەیە بەڵکو ئەمە هەوڵێکی حەقیقیە بۆ بەدەستخستنی مافەکانی خەڵک لە ڕێی یاساوە ئەماگەر یاساکەت لە نتیجا یاسایەکە بۆ هەردوو حکوومەت تەرەفن لە جێبەجێکردنیا کە جێبەجێ نەکەن گوناحەکە لە ئەستۆی فراکسیۆنەکان نییە یاخود لە سوی پەرلەمانتاران باش ئەوەندە باس لە یاسا دەکەی دکتۆر موسەنا یعنی وا بە جۆزکەی خەڵک دادێ کە عێراق دەوڵەتی موئەسسەساتیە و بەپەی یاساکان هەنگاو دەنێ بەڵام لە عێراق دەیان دۆسەی گەندەڵی هەیە بە دەیان ملیارد دۆلار لە وڵاتەدا سەرمای خەڵک بە تاڵان بردراوە هەر هەمان ئەو دادگای فیدراالیەیە داواکاری گشتیە لیژنەی دەستپاکێ لە بەغدا تاوەکو ئێستا نەیانتوانیوە ئەم کەیسانە جوولە پێ بکەن و ماف بۆ خەڵکی عێراق بگەڕێنەوە نەک بۆ هەرێمی کوردستان باشە ئەگەر هەوڵەکانی ئێوە لە چوارچەوەی مزایدەی سیاسی نییە چەندە لە نێو پەرلەمانی عێراق ئەو کاتەی کە فراکسیۆنە کوردیەکان لە خەمی دابینکردی موچە بوون بە فەرمیناساندنی حەشدی شعبی بوون چەندە فراکسیۆنەکانی دیکەی عێراقی عەرەبی شیعە سوننا لە خەمی ئەوەدان ماف بۆ پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە ئایا ئەوان لەگەڵ ئێوە هاوبەشن لە تۆمارکردنی ئەو سکاڵایە یاخود ئەوەی بینیمان تەنیا هەر کووردە خەریکی ینی بەدەستهێنانی مافەکانیەتی من باسی یاساکەم بێگومان من لێرە یاسام چەکی یاسام بەدەستەوەی چەکێکی ترم نییە غیری یاسا تا باسی بکەم و پەرلەمانتار چەکی بریتێ لە یاسادانان و چاودێریکردنی حکوومەت و ئەو دادگای ئیتیحادی کە بەڕێزت واباسیەکەی ئەو دادگای ئیتیحادیە ئەگەر ئێستا ئەم تانەیە قبول بکە ئەو مادە قانونیە بەتاڵەکاتەوە بێدەسڵات نییە و عەبادی خۆی پەنای بردووە بۆ ئەو مەحکەمە ئیتیحادیە ئەویش تانەی داوە لە بازێکی تر لە بڕگەکانی یاسای بوجە کە تایبەتە بە زۆرێک لە مافەکانی خەڵکی کوردستان و پێشمەرگە و پترۆ دۆلاری کەرکووک و بەشی هەڵەبجە و زۆرێک لەو شتانەی ترکە ئەویش ئەوێ لە ڕێی مەحکەمە ئیتیحادیەوە هەندێک لە بڕگەکانی ئەم یاسایە بەتاڵ کاتەوە لەبەرەوە ئەوەی کە لە بەغا گەندەڵی هەیە یا لە هەر شوێنێکی تر ئەوە یعنی بیانو نییە بۆ ئەوەی ئێمە پەنا نەبین بۆ دەستگا فیدراالیەکان بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەو دەستگایانەوە کەمێک لە ماف و امتیازاتەکانی خەڵک بەدەست بێنین یا عەلە الئەقەل وەکوتم هەڵوێستەکانی حکوومەتی اتحادی تەجرید کەین لە غیتای قانونی یاخود لە هیچ یعنی پشتیوانێکی یاسایی نەمێنێ و ببێ بە کارێکی نایاسایی ئێمە ئەمە هەوڵێکی دڵسۆزانەیە پەیوەندی بە مزایداتی سیاسی و هەڵمەتی هەڵبژاردنەوە نییە ئێستا ئەمە کارێکی سروشتی پەرلەمانتارانەوە لێرە بێگومان گەندەڵی زۆرە بێگومان سەرۆت و سامانێکی زۆر بە هەدەر درراوە بەڵام پێچینەوە لەو مەسئلانە یعنی لە کاری مەحکەمەی اتحادی نییە کاری مەحکەمەکانی تری تایبەتە بە
دژایەتیکردنی تاوان و تاڵانی و ئەو محکەمەی سزا و ئەو محکەمانەی تر کە تایبەتن بەمەوە ئەمە محکەمەیە کە تایبەتە بە یان یەکلایکردنی تەفسیری نەسوسی دەستور یاخود دەستوری بوونی هەندێک لە یاساکان لەبەرەوە وەزیفەی ئەم محکەمەیە جیایە لەگەڵ ئەو محکەمانی تەنیا دەتانەوێت کوردانش کە لێرە بوون خۆ باشە کەوای ئێوە تەنیا دەتانەوێ و یاسایە پوچەڵ بکەنەوە نامانەوێت ئەو یاس ئەمانەیە ئەو بڕگەی کە ئاماژەی کردووە بە بەستنەوەی حەقی هەرێمی کوردستان بە پرسیینەوتی هەرێمەوە ئەوە پوچەڵ بکەینەوە بۆ ئەوەی ئەو کاتە حکوومەتی اتحادی چۆن حەقی خۆی لە حکوومەتی هەرێم وەرەگرێ ببێتە کێشەی نێوان خۆیان دوور لە خەڵکی هەرێم ئەم مۆزوعە چارەسەر بکرێ و بەشی خەڵکی هەرێم بنێرێ بەبێ ئەوەی کە ئەمە پەیوەندی هەبێ بەوەی کە حکوومەتی هەرێم التیزام چۆنەکە و چۆنی ناکا و چەند هزار بەرمیل تەسلیمەکە و چەندی ناکە چونکە ڕئیس وزەرای عێراق ئەبێ ڕئیس وزەرای هەموو عێراق بێ نابێ هی ناوەڕاست و باشووری عێراق بێ و دەستور بۆ هەموو عێراق نووسراوە و هەرم دەستورە خۆی اعترافی بۆ کردو کە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵیە و سیاساتی مالی سیاساتێکی اختصاصاتێکی حەسری حکوومەتی اتحادیە و هەر کەسێک بێنان بێ لە عێراقا یا بێماف بێ یا کەرامەتی بشکێنرێ حکوومەتی اتحادیش بەرپرسەوە حکوومەتی هەرێم لەو مەسئلەیە ئێمە لە ڕوانگەی ئەم بەرپرسیارەتیەوە ئەمانەوێ مافەکانی خەڵکی هەرێم بەدەست بێنین ئێمە هەوڵی ئەوە دەین کە دووبارەیەکەمە و چواربارەش یەکەمەوە هەوڵی ئەوە دەین حکوومەتی اتحادی هیچ بیانوێکی یاسایی بەدەستەوە نەبێگە کە زۆڵم لە خەڵکی هەرێمەکە با بە نایاسایی و بە ملهوڕی و دیکتاتۆریەت بیکە بۆ ئەو کاتە مامەڵەکردن لەگەڵی جیاواز بێ لەوەی کە ئێستا مامەڵی لەگەڵا بکەیت و ئەوش بڵێ من بیانوی یاساییم هەیە یاسای بودجی ساڵ 2017 ڕێگەی داوە بە حکوومەتی اتحادی کەم جۆر هەڵسوکوتانە بکە باشە ئێوە هەر ینی وەکو دەبیندرێ هەر لە هەوڵی ئەوەدان کە بە شێوێک لە شێوەکان پەیوەندیەکانی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان بکەوێتە سەر سکەی خۆی و ئەو استحقاقی کە هەرێمی کوردستان هەیەی لە بەغدا بگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان ئەگەر بەغداش ئیلتیزام نەکە ئەوە بەرپرسیارەتەکە بەغدا لە ئەستۆ بگرێ بەڵام من دەپرسم دکتۆر موسەنە یعنی لە هەرێمی کوردستان ئێستا باسکردن باسی سربەخۆییە باز لە ڕیفراندۆم دەکرێت باز لە دامەزراندنی دەوڵەتی کوردی دەکرێت لە باشووری کوردستان ئەو هەوڵەی ئێوە ینی خزمەت بەو پرسە دەکات یاخود لە چێوەی ئەو پرۆسەیەدایە کامەرانگیان ئەگە هەر کەسێ توانێت سبەینێ یا مانگێکی تر یا 6 مانگی تر یا لە خلالی ئەم ساڵی کە یاسای بوجە بەرکارە کوردستانمان بۆ بک بە دەوڵەت ئێمەش دەست و سەری ماچەکەین بەڵام ئێمە نابێ بە ئەم جۆرە وەهمە یعنی بفرۆشین بە خەڵک سڕیان کەین لەوەی کە واقعا تاڵەکەی خۆیان نەبینن یا چاوپۆشی بکەن لە هەندێک نایاسایی لە حکوومەتی هەرێم یا لە حکوومەتی اتحادی ئێمە تا ئەو کاتی بەشێ بین لە عێراق ئەبێ شەڕ بکەین بۆ مافەکانی خەڵکی کوردستان لە بەغدا هەر کاتێکیش کوردستان توانی بێ بە دەوڵەتێکی سربەخۆ ئەوە ئاواتی هەموو کەسێکە هاتووەتە دیویش کەسێک نکولی لەمە نییە بەڵام نابێ ئێمە کاتێ هەر باسێک بکرێ ئێستا کاراکردنەوەی پەرلەمانە بێنانی و بێموچەی خەڵکە قەیرانی داراییە ئەم حاڵە شپرزەیەکە ئێستا لەناو هەرێمی کوردستانە هەیە هەمووی بڵین خەمتانە بێ دوومانگی ترە بینە دەوڵەت ئێمە بەم ڕاستی دەوڵەت بوونیش بۆ کارە بەو شێوە ئاسانە نییە ئەو ڕێفراندۆمەش کە ئێستا باسیەکەین و هەمومان بڵێن ئەبێ ئەوە دەرک بکەین کە ئەو کارێکی ئاسان نییە باش ئەسڵەن بە قەنەعەتی من تای سندێکشت بڵێم لەوان یەکەم جار من بۆ ڕای گشتی ئەمە بڵێم یعنی یەکەمین جار قەنەعەتی من وایە هەتاوەکو انتخاباتی تری داهاتووی عێراق هیچ هێزێکی سیاسی عێراقی ئامادە نییە مامەڵە لەگەڵ مەسەلەی ڕەفراندۆما بکە بە شێوازێکی جدی و هیچ دانێکی پیا بنێ و هیچ ڕێگایەک بۆ ئەمە خۆش بکە لەبەرەوەی کە هیچ دۆکۆمنتێک دەبرای ئەمە ئیمزا بکە ئەگەر قەنەعەتیشی پێ هەبێ چونکە بێتە سەبەبی تەسقیتی لەناو خەڵکاوە دەنگەکانی ئەڕوا و هیچ هێزێکی سیاسی عێراقی جورئەتی ئەوەی نییە بچێتە ناو ئەم پرسەوە بەڵام انتخاباتی تا داهاتووی پەرلەمانی عێراق نزیکەی ساڵێکی ماوە کۆتایی پێنەیە ئەمە بەڵام خۆ هەرێمی کوردستان بەڵێ ببوورە من دوو تێبینەکەی خۆم بڵێم یەک ببوورە بەس بە کورتی من دووشت ڕوونکەمەوە یعنی بوون بە دەوڵەت و ئەمانە ئەگەر ئستیفتا ئامانجەکەی ئەوە بێ ئامانجمان ئەوە نەبێ بیکەینە کارتی فشار و هەروە سەری خۆمان و خەڵکیشی پێبێش ئامانجمان ئەوە ببین بە دەوڵەت دوو ڕێگامانەیە
ڕێگایەکیانەمەیە کە ڕمامەڵە لەگەڵ هێزە سیاسی عێراقیەکان و حکوومەتی اتحادی بکەین کە اعتراف بەو ئیستیفتایە و بە نەتایجەکانیشی بکە کە ئەمە عرضم کردی تاوەکو انتخاباتی داهاتوی عێراق کەس بەجددی مامەڵە لەگەڵم قەزیە ناکا ئەگەر قەناعەتیشی پێی بێ حتا ڕێگای دووەم ئەوەیە لە ڕێنێتەوە یەکگرتووەکانەوە ئەنجومەنی ئاساییشەوە ئەوان بێن چاودێری پرۆسێکی لەم بابەتە بکەن کە ئەمەش بێگومان یعنی ڤیتۆی هەر دەوڵەتێکی زلهێزی گەورە پوچەڵێکاتەوە ئەو دەوڵەتانە ئامادەنین ئێستا ئەم قضیە تەبەنی بکەن لەبەرەوە ئێمە هەموو کەینوبینی خۆمان نەکەین بە مەسەلەی ڕفراندۆم و هەوڵ بدەین ناوخۆی میلەتەکەمان ڕێکەینەوە و کێشەکانی چارەسەر بکەین و بەدوای مافەکانیا بچین لە هەر قوشبنێکی دایرەیەکی بەغاشە ئەم مافانە هەبێ بڕین خەمی بخۆین لە جیاتی هەموو گەلی کوردستان ئەمەش هیچ پەیوەندێکی بۆ نیە ڕفراندۆم ئەکرێ ناکرێ سەرەگرێ سەر ناگرێت باشە هەرچەندە ینی مافی ئۆپۆزیسیۆنە ڕخنە لە دەستەڵات بگرێ بەڵام بەڕاستی من تێناگەم یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان ینی نازانم بەشێکن لە دەستەڵات یاخود بەشێکن لە ئۆپۆزیسیۆن بەپێی سیستەمی دنیا ئۆپۆزیسیۆن مافی هەیە لەوەی کە ڕخنە لە هەموو هەنگاوێکی دەستەڵات بگرێت حکوومەت بگرێت با بینمەوە سەر پرسەکە تۆ دەڵێیت بەغدا هیچ هێز و لایەنێکی سیاسی جوابی ئەمەد بدەمەوە با جوابی ئەمەد بدەمەوە باش فەرم کامەران بەڵێ فەرم با جوابی ئەمەد بدەمەوە ئێمە و برانی کۆمەڵ وەر کەسێکی تر بەشێکین لە سیستەمێکە هیچ شوناسێکی نییە نەدە دەسڵاتە بی لە دەسەڵاتایی نە ئۆپۆزیسیۆن بێ دەدگاکراوی بۆی ئۆپۆزیسیۆن بی لەبەرەوە بەڕاستی پێت بڵێم ئێمە بەشێکی لەو سیستەمە سیاسی کە لاریمی کوردستانە هەیە و هیچ شوناسێکی ڕاستەقینەی نییە نە دیکتاتۆریە بە تەواوەتی نە دیموکراسیە بە تەواوەتی نە ئاینیە نە نائاینیە نە لیبرالیە نە سۆشیالیستیە هیچ سیستەمەوە دەتانەوێت خۆتان بگونجێن دەرەنجامی تەراکماتی ئەم هەموو ئەوەزە کەواتە دەتانەوێت خۆتان ئێمە ئەمانەوێت خزمەتی میلەتەکەمان بکەین لە بەغاش و لە هەرێمی کوردستان چۆن لەگەڵ چی خۆمان بگونجێن خۆتان بگونجێنن هەم یانێ لەگەڵ دەستەڵات لە دەستەڵات دابن هەمیش لەگەڵ ئۆپۆزیسیۆن خۆشتانوانی شامدەن کە ئێوە ئۆپۆزیسیۆنن یعنی ڕازی نین لە کردارەکانی حکوومەت نانا ببوورە ئێمە خۆی ئەزانی چۆن قسەکەی بەڕێز ڕاستە بەڵام بە تەفسیرێکی ئیجابی نەک بۆ تەفسیرێکە لە ئاماژەی قسەکەی بەڕێستەوە دەرەکەوێت ئەویش خۆگونجاندن بڵێ ئێمە ئەمانەوە وەزع لە میلەتەکەمان تێک نەچێ ئەزمونونەکەشمان زەڵبی سفر نەکەین و حوڵی ئەوە بین لە ناو ئەم ئەزمونە بە خۆگونجاندن لەگەڵ هەموو سەلبیات و ناشرینەکانی ئەم ئەزمونە بگەڕێن بۆ ئومێد بگەڕێن بۆ دەواازەی جوان بگەڕێن بۆ شتی ئیجابی جێبەجێ بکەین ئێمە بڵێ ئەمانەیە خۆمان بگونجێن چکە چارێکی ترمان نییە ناتوانین بچینە دەرەوەی میلەتەکەی خۆمان بەداخەوە دوو حیزبی گەورەی دەسەڵاتی هەرێمیش تەسلیم بەو هەموو ریفۆرم و چاکسازیە بن کە پێویستە بکرێن نەخۆیان ئەیکەن لە تەسلیمیش بەڵام دکتۆر موسەنا ببوورە من وا دەڵێم بڕینە ئیرادەمان هەیە و چاکسازیەکەین و پڕۆژە پێشکەشەکەین بەڵام لە ڕاستیایەکیان نەکردووە بەڵام دکتۆر موسەنا ببوورە من کەوا دەڵێم بەڵام واقعەت ئەوە ناخوازێ واقعەت ئەوە دەخوازێ هەر حزبێک دەبێت سیاسەتی خۆی ڕوون بێ ئەوەی سیاسەتەکانی بۆ داهاتوو دیار بێ کە ئایا لە داهاتوودا دەبێت لە دەستەڵاتدا بێ یاخود ئۆپۆزیسیۆن بێ پێم وایە ئەوەی کە لە واقعدا یعنی ئەوەی کە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبیندرێ سیاسەتێکی تازەیە هەم پێیەکی لە حکوومەتە هەم پێیەکیشی لە ناو ئۆپۆزیسیۆنە بەڵام لە دنیای دەرەوەدا لە سیاست ئەوەدا نییە کە یەکێک دەڵێ من ئۆپۆزیسیۆنم ئۆپۆزیسیۆنە ئەوەی کە دەڵێ من بەشداری لە حکوومەت دەکەم بەرپرسیارە لە خراپە و چاکەکانی حکوومەت بەڵام ئێوە بەڕاستی وا دیارە لە حکوومەت بەشدارن وەزیرەکانتان بەشدارە بڕیاری لە دەستە بڕیار دەردەکا لە ئۆپۆزیسیۆنیش بە هەمان شێوەکە دەبێتە کۆبوونەوەیک فەرمو بەیەکەوە ئێوە ئەمڕۆ لەگەڵ ئەو حزبانەی کە ناویان لە خۆناوە ئۆپۆزیسیۆن بەیەکەوە سکاڵە تۆمار دەکەن تانە لە دادگای فیدرالی عێراق تۆمار دەکەن کامەران جنابەت باسی نظامی سیاسیەکەی و لەکوێی دنیا ئەمە هەیە و لەکوێی دنیا ئەوە هەیە من بە بەڕێز دەڵێم لەکوێی دنیا هەیە حکوومەت بتوانێت پەرلەمان پەک بخە بینیومانە لە دنیا پەرلەمان حکوومەت سەرۆکوەزیران ئەهێنێ ئەیکا بە فلیم پولێکی پێوانێ وەزیر ئەفکا بە فلیم و پولی پێوانێ حکوومەت هەڵەوەشێنێت تۆ حکوومەتی نوێ دروستەکە بەس بینیومانە لە دنیا حکوومەتێک بتوانێت پەرلەمانەکەی کە شەرعێتی لێوەرگرتۆ پەکی بخە وەکوایە کوڕێک نەفرەت لە باوکی خۆی بکاوبی کوژێ شتیوا لە سیستەمی دنیا هەیە من لە جەنابتە پرسم لە سیستەمی دنیا هەیە سەرۆکوەزیران بەبێ هیچ پشتیوانێکی یاسایی بتوانێت لە 150 و 60 و 40
معاش و موچەی خەڵک هین بکە بە بپشیت پشتیوانێکی یاسایی ئەگەر حکوومەتێک دنیاشتی وا بووە خەڵ دکتۆر موسەنا ببوورە یعنی لەبەرەوە تۆ باسی دنیام بۆکەی ئەوەنە دنیاکەی زۆر باشە تا ئێمە لەبەرەوە بمبورە تخواڵێ تۆ خستومەتە زەوێکی لارەوە من نازانم چۆن هەڵپەڕم من نازان ئێمەش نازانین چۆن سیاستکەین لە وڵاتە وڵاتێکی بەسەری چەوە نییە لەبەرەوە گەر تۆ باسی مۆدلم بۆکەی برای عزیز مۆدل لە کوردستانە مۆدلەکەی تۆ چیە تا من خۆمی لەگەڵ بگونجێنم مۆدل نییە لە کوردستانە ئەوەی کە هەیە ئەمریکی واقعا مامەڵی لەگەڵاکەین ئێمەش ئەمانەوێ وەکو کۆمەڵۆکو یەگرتووەکو هەشتێکی ترکەیسە بە ڕێز ئاماژە پێکرد خۆمان بگونجێن لەگەڵ ئەم واقعا ئێمە ناتوانین شۆڕشێ بکەین ئێستا واقعا بگۆڕی نامانوێت پەنا بۆ چەک بەرین و باوەڕیشمان پێی نییە ئەمانەوێت لە چوارچەوەی ئەم ئیمکاناتەی کە ئەم سیستەمە بێشوناسەی کە عرضم کردی خستوێتە بەردەست ئێمەمانانی سیاسیەوە خەمێکی میلەتەکەی خۆمان بخۆین چی لە بەغاچە لە هەرێمی کوردستان بەس تۆ بڵێ وەرە لە دەسڵات ئەخر خۆ من لە دەسڵاتان بە نمونە ئێستا بەشداری لە حکوومەت بەشداری نییە بە ضرورەت لە حکماوەکو لە هەرێمی کوردستانە بەداخەوە یعنی تۆ لە حکوومەتای بەس لە حکوومەتی شانی چونکە زۆرێک لە بڕیارەکان بەدەستەوە نییە ئەنجامی ئەوەیە کە بنمونە ئەبی بە وەزیری کارەبا دوای پێداویستی ناخرێتە بەردەست ئەو پەڕی چاکەکە ئەوەیە کە بتوانێت بڵێ با بەشدار نەبم لە گەندەڵیا خواحافیز یعنی ئەمە ئێستا ئێمە لە کوردستان بنمونە چ موسسەیەکمان وەکو گەلی کوردستان ماوە کە گفتوگۆیەکی تیا بکەین پەرلەمانەکەمانە پەکی کەوتووە سەرۆکایەتی شەرعەتی نەماوە لە ڕووی قانونیەوە و حکوومەتەکەشمان ئێستا ئەو پەرلەمانی شەرعەتی پێداوە ئیفلیجی کردووە و نایڵێ ئیشی خۆی بکە کە ئەمە مۆدلێکە لە دنیا وجودی نییە لەبەرەوە عزیزەکەم ئێمە ئەمانەوێت لە چوارچەوەی ئەم واقعە تاڵا نێڵین میلەتەکەمان بەرە وەزعێکی خراپتر بڕوا زۆر باشە دکتۆر موسەنا خزمەتمان پێ بکرێ و کۆچەند وەزیرێکە هەمانە ئەیکەین بەڕەخنەگرتن لە حکوومەتیش خزمەتی میلەتەکەمان بکرێت لە بەغایە لە هەولێر هەر ئەیکەین ئەمە ئەو شتەیە کە ئێمە ئەیکەین ئیتر نازانم تێگەی بەڕێز یاتەی ناگەی نازانم دیارە پرسیاری زۆرم مابوو و وڵامەکانی جەنابەت پرسیاری زۆری هەڵدەگرت بەڵام بەهۆی کەمیکات ناتوانین درێژە بە گفتوگۆکانمان بدەین دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاست دەکەین بەڕێزان ئێستاش دەچینە پشوێک و دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان بیشتار و باسی ڕۆژ تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەتە بە بوونی پەکەکە لە هەرێمی کوردستان و ئێستا و ئایندەی بوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە باشووری کوردستان قسەی زۆر لەسەر بوونی گەریلاکانی پەکەکە لە باشووری کوردستان کراوە زۆر جار باس دەوە دەکرێت کە کورد ئیتر لە ڕابردوودا وانەی وەرگرتووە بەدەستی کورد خوێن ناڕژێ خوێنی کورد ناڕژێ و زۆر جارش باس دەوە دەکرێت کە بوونی پەکەکە لە ناوچەکە و گەورەبوونی ئەم پرسە ئەمە ئەنجندایەکی دەرەکیە وا دەکات خوێنی کورد بەدەستی کورد برژێ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆوە لە شاری دهۆک میوانداری بەڕێز سەربەز لەزگین ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و فەرماندەی هێزی پێشمەرگە لە دەڤەری شنگالمان کردووە بەڕێز سەربەز لەزگین بەخێر بێن بۆ باسی ڕۆژ پێم باشە لەوەوە دەست پێ بکەم ئێستا دۆخی دەڤەری شنگال دوای هەڕەشەکانی بەرپرسانی پەکەکە بۆ سەر هەرێمی کوردستان و دوای ئەوەی کە ئالۆزیەک دروست بوو لەو ناوچێ دۆخی پێشمەرگەی ڕەوشی ناوچەکە بە تایبەت لە نێوان پێشمەرگەی کوردستان و گەریلاکانی سەر بە پەکەکە چۆنە؟ gelek spas ka kameran. Doxê şingarê şeweyekî giştî et çêm bêjim yani yariyeka nêvdewletiya tê tekirin ser devera şingarê û di vê yariyê jî da gelek layen beşdarin têda. Xweşbextane maweyeke metirsiya Daişê li ser deverê şingarê heta raddeyeke mezin ya kêm bû ya berew neman û berew lawazbûn ya çîtin. Herçende hindek deverê şingarê yê mayîn deverê Kurdistanê heta niha nehatîne rizgar kirin.
لی آینده دا آنها یا خوده او برنامه هیو او ریکفتنت هاتی نکرن بو هنده کو او دورجی بین رزگار کرن و همی عرض کردستان چه بهستک نمینتد بین دست داعش و یا غیر داعش دا لی مخابن او هزت بیانیت کو هاتین و خو سپاندین دورا شنگاری روز بر روز زیاده تر کارتی کرنوا و گرفتت وان و کد بیشن بیت فاکتور نسقام گیریه و نآودان کرنیل شنگاره او روشه یا هی و حتی وی دو ماهی جی دیار بو که ترکیه هرشکا بالافرا کرده سر هندک بارگاه و هندک خالت لشکری یت پیشمرگی جی کفت نبر و هندک مخابن هندک پیشمرگیت مجی شهید بون لی روشا شنگاری بشوه که گشتی یا آلوزه پراستی و که مگوتی یار یکا یا نف دولتی ها هی و دست تدا و که هر لاینه که جی دیار هندک اجندایت خو هندک مرمت خویت هی وی دست وردانه و وی خو سپاندنه دا الدورا شنگاره کەوایە ئێوە هەڕەشەکانی ڕزا ئاڵتون بەجددی وەردەگرن کە هەڕەشە لە باشووری کوردستان دەکا و دەڵێ ئەو شوێنانە دەبێتە ئامانجی ئێمە کە بەرژەوەندی تورکیای تێدایە ڕێکتر بڵێم بۆ ڕیگواستنەوەی نەوتی کوردستان و هەموو ئەو شوێنانەی کە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی ئابووری لە نێوان باشووری کوردستان و تورکیا هەیە ئەم هەڕەشانەی ڕزا ئاڵتونتان بەرپرسانی پەکەکەتان بەجددی وەرگرتووە ئایا دوای ئەم هەڕەشانە هێزەکانی پێشمەرگەی کوردستان کەوتونەتە حاڵەتی ئامادە باشیەوە؟ هێزن پێشمەرگەی هەمی دەمایێت ئامادە باشیێدا بۆ هەر مەترسیەکێ و بۆ هەر گەفێکێک و سەر هەرێما کوردستانê هەبیتن بێشک ئەف ئامادەکاریە و ئەف حازریەش لای هێزت پێشمەرگەی و دام و دەستگایت ئارامیە و ئەمنیەتێ ڤەل کوردستانê bi şێوەیەکێ berdewamiyet heyn em hêvîdarîn ew axiftinê Reza Altun kirîn ne siyaseta PKK bîtin û PKK xwetûşî wê girifté neketin bên careka dî dubare şerekê dî gel Herêma Kurdistanê û gel dam û dezgahê Herêma Kurdistanê şerekê dî dest pê bikin û dîrokê jî ya nîşamedayî yanî PKK jî baş dizanîtin çend cara girift çêkirîne û çend cara şer kirîne mixabinî ve bêjin yanî salê nota da ku Herêma Kurdistanê destpêka xwînaxeka nî bû destpêka damezrandina muessesat û dameziravê hikûmetê yê perlemanê û destpêka jiyaneka nî û xwînaxeka nî bû li Herêma Kurdistanê mixabinî ve PKK wî wextî biryar da hêrişeka sertaserî li ser hêzên pêşmergeyê û li ser Herêma Kurdistanê kir û çendîn cara sala nota duê sala nota çarê belê piştî encamê şerî jî diyar bû ku herçend de zerer bû hemiya wekî êke ew zerera ku li şerî çêdibîtin bû hemî milletê Kurd e bû hemî xelkê Kurdistanê ye bes PKK baş zanîtin ka çi zerer encamê wê biryara xelet û wê siyaseta xelet ya ku PKK wî wextî serpirêveçûyî ka PKK çend zerer têda kir em hêvîdarîn ew bibîte waneyek bû PKK jî bû hemî layenekî ku şerê xwebxwî an şerê birakujiyê an şerê kurdkujiyê itnaf Herêma Kurdistanê da dubare nebîte ve em hêvîdarîn PKK rewşa Herêma Kurdistanê evrûke ku têda derbas bît berçavê xwe werbigirîtin pêşçavê xwe danîtin û ew serûberê ku Kurdistanê pirêvet çîtin û ew amanc û ew hewl û bizavê ku Kurdistanê û Herêma Kurdistanê têne kirin bû xatira hindê ku ayîndeyekê geş û paşa rojeka baş bû Herêma Kurdistanê bête dabînkirin taybetî biryarê divê dumahiyê yê referandûmê û dewleta Kurdistanê a ser bexwe heqe we PKK çavekê yê kurdayetî
چاوکی براینی سحکت هرما کردستان با 2 سال دیتر پکک چاوری بکد کادی روش باشور کردستان الهرما کردستان بروکی و چید چه گورانکاری دی چه بن کردشین چه دست خوب اینن دی گهنه چه است پاشی پکک بلا هزر هندی بکد گوبت جارکا دیتر شرکی فروشته هرما کردستانه یعنی پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە ئەو کاتەی کە پێشمەرگە چووە کۆبانێ و بەهاریکاری حکوومەتی تورکیا بوو و بۆ یەکەم جار هێزی پێشمەرگەی کوردستان کە وەک دەزاندرێت ناوی پێشمەرگەی کوردستان بۆ دوژمنانی کورد ناوێکی گەورەیە پێشمەرگە لە سنووری تورکیاوە دەربازی کۆبانێ بوو و لە ڕێگای تورکیاوە چەک دەچوو بۆ گەریلاکان بۆ پەیەدا بۆ پێشمەرگەکانی کوردستان پرسیاری من لێرەدا ئەوەیە لە کاتێکدا پێشمەرگەی کوردستان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ئیلتیزامی بە داوای سەرکردایەتی پەیەدە و کە دەگوترێت سەر بە پەکەکەیە کرد پێشمەرگەکان بگەڕێنەوە هەرێمی کوردستان بۆچی ئێوە ئەو کات داواتان لە بەرپرسانی پەکەکە نەدەکرد کە لە هەمان کاتدا پێویست دەکات ئەوانش ئیلتیزام بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە ئێستا داوا دەکات یعنی گەریلاکان چەکدارەکان لەو ناوچانە بکشێنەوە بۆچی ئێوە ڕێکەوتنێکی لەم شێوەیەتان لەگەڵ پەکەکە نەکرد کامران هر پارچه که کردستان روش خویا تایبت هی و تایبتمندیت خویت هی الباکوری روش آوای روش هلاتی الباشور کردستان الهرم کردستان هر پارچه که کودانه که تایبت و تایبتمندیت خو روش که خویا تایبت هی او کار کوهات یکرن هاریکاریا ترکیا وقت خو و او هیزن کوهاتی نهنارتن بو کوبانه فقط کاره که هر هجاب و جهد دلخوشی همی کردکی و همی کردستانی اکی بول هر 4 پارچن کردستانه و اوجید بن چاو دریا هیزن هفت پیمان و هاته کرن و پراستی بو جارا ایکی بو که پشمرگه سر عرد ولات اکی وکی ترکیه را هیز و جبل خانه و بچیتن هاریکاریا براین کرد بکتن پارچه که دیا کردستانه و مب فردید که پشتی تمام بونا ارک هزم پیشمرگه الویره و وگراندنا روشه بو شوه که سروشتی و آرام و دیر خستنا دجمنی و داعش السر گفا داعش السر کوبانه وان دورا تشتکی زور سروشتی بو که پیشمرگه جاره کادی بزورنه و بو هرما کردستانه نهوجی ام بانگ خودگهینی نه هزم پککی که روشا هرما کردستان البرچاف ور بگیرن و نبنه فاکترک بو هنده که آستنگ و آلوزیت ریا پیشیا هرما کردستان دا بینه چکرن چونکه هرما کردستان خویناغه که هر هستیار دا یا در باز بیتن و هبونا یعنی کردستان که سر بخول هرما کردستان و هبونا دولت که کردستان از باورد کم فایده و برجواندی همی کردکی و همی لاینت سیاسیت کردا دا بیتن هر 4 پارچه کردستانه باش ام داخواست یا هات یکرم شوه که رسمی جی و گلک جاراجیش هزت پککه که پککه دستش کاروبار هرما کردستان بردتن و نبنه آستنگ ریکا چل شنگاری چل دوریدیت هرما کردستان یان کرکوک یان دوریدی بس مخابنی و حتی نو که پککی یا بردوام سر او سیاست خویا شاش یا کل سر پریوت چی تو ام هزرد که انکو اوه یار یکانف دولتی بیتم پککی تتکرن و بریارا پککی ند دست پککی دا بیتم بلکه هندک جهت دی و هندک لاین دیت بیانی کارت کرنل سر بریار و سیاست پککت کن باشە بەڕێ سەربەست یعنی خوێنی پێشمەرگە لە کۆبانێ شان بەشانی گەریلاکان ڕژا خوێنی هەردووکیان تێکرد بوو بەڵام ئێستا دۆخەکە پێچەوانەی دۆخی کۆبانێ وێنەکە گۆڕدراوە یعنی پەکەکە ئامادە نییە بە هیچ شێوەیەک وەکو بەرپرسانی باسی لێوە دەکەن نەو ناوچانە بکشێنەوە پرسیاری من لێرەدا ئەوەیە بۆچی
پێشمەرگەکانی حزبی دیموکرات کە ئێستا لە سەنگەرەکانی کەرکووکن ئامادەن لە ژێر فەرماندەی سەرکردایەتی هێزی پێشمەرگەی کوردستان کار بکەن جموجۆڵ بکەن. چوا لە پەکەکە دەکات کە دوێنێ هاوسەنگەر بووە لەگەڵ پێشمەرگە ئەمڕۆ جێڕایەلی حکوومەتی هەرێمی کوردستان نابێت. هۆکارەکان چین؟ بله دیتنا من پککی افرو که بریار خویا سیاسی یا دست دای و پککی بوی پروژک بو جبجه کرنا اجندایت ولاتت هریم دوره مخابنی و از بیجم لشنگاری جی و اوه دیاره چند روژه که مدته که جید کرکوک دنگو اوه درد کون کو آلوزیت پککل کرکوک جیه درد کون و دور دی جیت هی و چندین سال هرما کردستان قربانیت مزنت دای شپیخمت سیاست شاشا پککی کو اوا کو رفتار و سردریا پککت گل هرما کردستان الباشوریت کتن مخابنی و وی بیجین حقا و چوا حزب دیت کردستانی سردریت گل هرما کردستانت کن و روشا هرما کردستان برچاف ورد گیرن و او قیناغا کو هرما کردستان تدا در باز بید حقا و پککه و ناو نشانت پککه جی او حزب ویلایانت کل سر ریبازا پککه پریوت چن همی اوه تایبتمندیا کردستان یا باشول برچاف ور بگیرن و چاوری ببین بالعکس نبنه آستنگ بلکو ببنه هاری کار سروا ارکل سروا واجبه که هاری کار بند گل هرما کردستان چونکو هرما کردستان پیش و چونت باشه بدست خواه ایناین دست کفتت زور هرما کردستان هین هرما کردستان یالبر درازین که دولت بونه که اوه تشتکی میجویه نه پیوندی هیت گل لایه کی یا گل حزبه که اوه پیوندی اوه یا هید گل همی تاکو همی حوالاتیه کل همی پارچت کردستان و همی دنیای جبر هند حقا و پککه اوه زوریل هرما کردستان نکتن و خطوشی چه آلوزیا و چه شرات گل هرما کردستان نکتن و گلک او تشتکو هرما کردستان داخواست کتش پککه تن اوه کو ام بیجین دست چکارو بارت ما ور ندن افرو که وکو هزت خویت چکدارت ناف هرما کردستان دا ما قربانیت مزن دان ما تحملك زور مزن كر زررت قلكت مزن في ملت ما وخلك ما كفتن سبب هبونا هزن پککتنا فرما کردستان دا او مایتی کرنت ولات دورو برد کردستان جیل سر هرما کردستان دیسا هر هجت و بهانا هبونا هزت پککیه جبر هنده یا فر پککه خوب خو ریکه راست بگیرید ریکه درست بگیریتن و بس سر سیاست شاش و خلط پریوه بچیتن برانبری هرما کردستانه چونکو هرما کردستانه افرو که روناهیه که بو همی پارچت کردستانه بو همی کرده که دلسوس هر چار پارچت کردستانه بس مخابنی و پککه وکی مگوتی دیاره بریاره و دسته و دانینه اگر نه گلک درفتت گرنگ هات نپیش پیتوی بو پککه مفاجه ورگرد با و پککه میدان و خبات باکور کردستانه در فتید گله که دیگرین کات نپشت سالت بوری دا بس مخابن پگه نشا سر دریه که درست گلوان در فتاد گلوی واقعی دا بکد باکور کردستانه و افرو کجی هم همیت بینین روشا پگه که کال باکور کردستانه چه شوه و روشا کردا باکور کردستانه گهانده چه شوه چند ضرر گر چند زیان ملت کرد کفت هم باکور کردستانه و هم روش آوای کردستانه حقا و اوه همی ببینه وانه و درس بو پککه و پککه سر ریکه که درست بریوه بچیتن و بشید سر دریت گل سیاست دنیای یا افرو بکتن بشید سر دریت گل ولاتت هرمی بشوه که درست بکتن و برجواندی بلند یا نتوی کردی یا ناسیولونیست کردی برچافور بگیرید باشه بۆ چوونەکە دەڵێ ڕۆژئاوا تایبەتمەندی خۆی هەیە پێویست ناکە پێشمەرگەی ڕۆژئاوا بچێتە ڕۆژئاوای کوردستان و بەرگری لە خەڵکی کوردستان دەکا بەڵام بۆ باشووری کوردستان پێیان وایە ئاساییە یعنی گەریلاکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان
لە دەڤەری شنگال بمینێنەوە. پرسیاری من لێرەدا ئەوەیە بەڕێز سەربەست لەزگین مانەوەی ئەو چەکدارانە بەڕاست مەترسی دروست دەکەن ئەگەر بمینێنەوە چی دەبێتن یعنی ئەوان لەسەر چیایەکن لە ناوچەیەکن دوور لە خەڵکن. ماناوە دەڤەرە شنگارێ و دەڤەرێ دیژیت هەرێمێ بێ شک کێشە بۆ هەرێما کوردستانê دێنە پێش و شنگارێ jî medîd berî çend roja firokê Tirkiya qesef kirin û ehtimala ev karê hene çend cara dubare bibît û ehtimala eger berdewam ser vê siyasetê û ser vî nehcî û ser vî şêwazê ku PKK reftarê diketin li şingarê berdewam bî ser hindê dûrnîne gorankariyê zêdetir jî bibêne pêş dûrnîne tedexulatê dewletî jî bêne pêş mixabinî ve PKKyê yariyeka metirsîdar diketin li şingarê ji layenekî ve hêzekê xwe bin navê Yebeşê ve yê hazîr kirî ku ev e beşekin ji heşdê şeعبîya Iraqê ku beşekin ji heşdê şeعبî wekû heşdê şeعبî موچت خو و هاریکاریت خوش عراقی و شهزت عراقی ورد گرن اشلای دی و اشلای سیاسی و حزب یا اعلان کری که اوجی هر لاین سیاسی یه بشه سر پگکی و دگل عراقی دادی سا اجازه خویا ورگتی و رجای اعلان خویا کری و خریکن و رجال شنگار علمت عراقی بینن سرخانی و جاده و جهت کود دور شنگار دادانن راستی هبونا و شوازی پککل شنگاره بگمان دی بیتفاکتری هنده که هیچ آودانیک هیچ پروژک هیچ پیشوچونک الشنگاره درست نبیتن و اوه سؤالامه بو پککی بو همی خلق کردستان بو خلق شنگاره بطایبتی آیا چه برجواندی تدای پکک وی شوازی رفتار دەڤەرە شنگارێ بکەن. باش ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە کەمتر لە خولەکێکم ماوە پرسیارەکەی من ئەوەیە چاوەڕێی چی بکەین بۆ داهاتوو ئێستا کت و متیەک هەیە لە ناوچەکە پێتان وایە بە ئاشتی چارەسەر بێ یاخود ئیتر لە ئەمە حاڵە ئیلا دەبی بە خوێن ئەو کێشە چارەسەر ببێ. کامران ئەم هیویدارین هیچ خوینێک نایەتە ڕشتن و مەلبەر نینە نەهجێ مەدا و سیاسەتا مەدا و بەرنامە مەدا ژی نینە هیچ شەڕێک گەل پەکەکێ بێتە kirin ئەم هیویدارین پەکەکە ژی وەسا هزر بکەتن بەرامبەری me پەکەکە ژی vê şêwazî hizir biketin وەکی مگوتیەتە ژی یاریەکە نێودەولەتیە باندورا gelek welata و gelek layenayal ser devera şingarê hey herêkê meremekê herêkê mebestek û ecindayekê taybetê hey ez bawer dikem gorankariyê ku li deverê têne pêş li Rojavayê jî û li devera şingarê jî û Iraqê jî û piştî nemana Daişê û dûmayî hatina şerê Daişê ez bawer dikem di van gorankariya da dê siyaseta rast dê ser girîtin û dê ser kevîtin û şingar parçeyeka resena Herêma Kurdistanê ye û PKK mana wê li wêrê û destêwerdana PKK li wêrê ji bilî ku zererê gehînte xelkê deverê û zerereka mezin jî bo xwe dê bîtin ji ber em hîvîdarîn ew gorankariyê ku bêne pêş bine fakterê hindê ku PKK yani bey ku ئێمە شیوا دەخوازیین کە ئەم پرسە ئاشتیانە و گفتوگۆ چارەسەر ببێ و هیچ کاتێک خوێن نەڕژێ بەدەستی کوردەوە بە تایبەت. بەڕێز سەربەست لەزگین ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها فەرماندەی هێزی پێشمەرگە لە دەڤەری شنگال زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بوون. بینەران و بیسەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بێمەدا.